لبروي الشهيد يعني كجراو في سبيل الله بنرخترين شت كهيبوا كجانيتي آسانو بيبا كان لبناي خواي پروردگار بخشيوتي شایانی ئەوە بۆ کە خی گەورەش بە پلۆپایەکی ڕێزدار و مەزن پاداشتی بات. شەهید جگە لەوەی لە قیامەتە ڕسوور و سەربەرزە لەناو هەموو کۆمەڵگەی زیندوکراوەکانی مرۆڤایەتیە سەربەرزانە ئەخرێتە پێش و دەست و دەم ڕۆیشتووە لێ و تکا بۆ خەڵکەکە لە دنیاشە ئیسلام چەند ئەحکامێکی تایبەتی بۆ داناوە بۆ ئەوی بە مردوویش هەر جێگای ڕێز بێ لە لامە. یەکەم نەشتنی لاشەکەی. زۆری نەزانین ئیسلام وەکو ئیمامان ئەبوو حەنیفە و مالیک و شافعی و ئەحمەد و سوفیانی سەوری و زانایانی زاهیری و هیتریش فەرموویانە ئەوی لە جەنگی ئیسلام و کوفرا بکوژرێ شەهیدە و شتنی پێویست نییە بەڵکو هەر بەو خوێنەی خۆیەوە ئەنێژرێ. بۆی ئەو ڕێزە گەورەش بەو شێوەیە لەو شەهید بووە بنرێ لەبەر چاوی هەموو خەڵکەکەمان بۆی ببێ بە نەریتێکی خودی جیهادەکە کە فی سەبیل الله ئەکرێ. جابری کوڕی عەبدوڵڵا خوا لێیان ڕازی بێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو کوژراوەکانی غەزای ئوحودیە کردنە کفنێکە و اینجا ئەیپرسی ئەیهم ئەکثەر ئەخذەن للقورئان کامیان زیاتر قورئانی لەبەر بووە ئاماژەیان بۆ هەر کامێکیان بکردە ئەویانی پێشترە خستە گۆڕیچکەکەیەوە یعنی خستنە یەک کفنەوە یا دوو کفنەوە یا هەر چۆنە بێ ئەوەی کە قورئانی زیاتر لەبەر بووە ئەویانی ڕێز زیاتر لێگرتووەی خستە گۆڕیچکەکەەوە لە خوارم. اینجا فەرمووی ئەنا شەهید على هؤلاء يوم القيامة يعني من شایەتیە دەم لە ڕۆژی قیامەتە لەسەر ئەمانە کە شەهید بوون ئاوە. فەرمانی بە یاوەرانیە کرد کە بێشتن هەر بە خوێنی خۆیانەوە دفن بکرێن نوێژیشی لەسەر نەئەکردن. ئەوەش حەدیثە کە ئیمامی بوخاری و ئەبوو داود و ترمذی و نەسائی و ابن ماجه گێڕاویانەوە. ئەبوو بەرزەة الئەسلەمی خوا لێ ڕازی بێ فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای غەزایەک دوایەوەی خی گەورە سەرکەوتن و دەستکەوتنی پێبەخشی لە یاوەرانی پرسی هەل تەفقیدون من ئەحد ئەرێ کەستان لێ بزرب نەبووە لە ناوتانە دیار نەما بێ وتیان بەڵێ وڵا قوربان فلان و فلان و فلان و ئەوانە پاشان پرسیەوە هەل تەفقیدون من ئەحد وتیان بەڵێرە وڵا فلان و فلان و فلانیشمان هەر لێ بزرە بەڵام دیسان و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پرسیەوە هەل تەفقیدون من ئەحد کەستان لێ بزر بووە اینجا خۆی فەرمووی لكني أفقد جليبيبا فاطلبوه بەڵام من جولەیبیبم لێ بزر بووە بۆی بگەڕێ. جولەیبیب ناوی سەحابیە لە ناو کوژراوەکانە بۆی گەڕان و بینیانەوە لەولا لاشەکەشیەوە لاشەی حەوت کەسی تر کەوتبوو کە ئەو کوشتبوونی کە هەواڵەکەیاندایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەشریفی هێنایە سەر لاشەکەی و فەرمووی قەتەلە سەبعەتەن ثم قەتەلوا هذا مني وأنا منه هذا مني وأنا منه. حوتي لي كشتبون انجا كشتبويان انجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاوای فەرموو حوتی لێ کوشتون انجا کوشتویانە ئەمە لە منە و منیش لەمەم ئەمە لە منە و منیش لەمە. پاشان لاشەکەی خستە سەر باسکی پیرۆزی خۆی و واللهی جگە لە باسکی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچی تری پێوە نەبوو. دواتر گۆڕیان بۆ هەڵکەند و خستیانە ناوی ئیتر هیچ باسی شتنێکیان نەکرد دەربارەی. ئەوەش حەدیثی صحیحی مسلمە. جولەیبیبش سەحابیەک بوو داما و فەقیرۆکەیەکی کورتە باڵا لەناو خەڵکە هەر دیار نەبوو نەناسراو بوو بەڵام ئەم پێغەمبەرە نازدارە بەم گەورەی و عەزەمەتەی خۆی و جولەیبیبی لەبیر نەچۆتەوە یاوەری عەزیزی خۆیەتی و شوێنکەوتی خۆیەتی پێویستە لە بیری بووە. ئەوەش دەرسە بەو کەسانی کە فەرماندەی ئەهلی ئیمان و ئیسلامەتی کە ئەمڕۆوە جێی وەفا بوو هەموو ئەو شەهیدانیان لەبیر بووە و بگەڕانە مناسبەیەکیان بۆ دروستکردنا ناوەکانیان هەموو هەڵواسینایە ئەگەر ڕەسمەکانیشان هەڵنەواسیون. سەیدنا ئەنەسە جێڕێتەوە کە شەهیدەکانی غەزای ئوحود کەسیان نەشۆران هەر بە خوێنی خۆیانەوە دفن کران و کەسیش نوێژی لەسەریان نەکرد وەکو ئیمامی ئەبوو داود و حاکم لە مستەدرەکە جێڕاوێتیەوە. عەبدوڵای کوڕی زوبەر خوا لێ ڕازی بێ دەربارەی غەزای ئوحود و شەهیدبوونی حەنزەلەی کوڕی ئەبوو عامر خوا لێ ڕازی بێ لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەجێڕێتەوە فەرمێ وەکو لە صحیحی ابن حبانە هەیە هەروەها لە حاکم و بەیهەقی جێڕاوێنێتەوە فەرمێ إن صاحبكم حنظلة تغسله الملائكة فسلوا صاحبته. ئەم هاوڕێتان فریشتەکانەیشۆن بپرسن لە خێزانەکەی مەسەلەکەی چییە کە پرسیان خێزانەکەی وتی
کە گوێی لە بانگی جیهادەکە بوو بە لەشگرانی بە لەشپیسی پێشەوەی غوسڵی خۆی دەرکات ڕۆیشتە غەزاکەوە پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی فلذلك غسلته الملائكة ئەمە بۆیە ئاوا فریشتەکان شتویانە ئەویش دیسان شتنی نەویستووە کەوا بوو شەهید هەر بەو جلوبەرگەی کە هەیەی دفنەکرێەوە نێژدێ شتنی پێویست نییە ابن عباس خوا لێ ڕازی بە جێڕایەوە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام كل حديث أبو داود وابن ماجه جرايته وفرمه أمر رسول الله صلى الله عليه وسلم بقتل أحد أن ينزع عنهم الحديد والجلود وأن يدفنوا بدمائهم وثيابهم پیغمبر عليه الصلاة والسلام فرماني ذاك كجرا وكاني أحد شهيد كاني إسلام هر أو آسنو بيستاني لي بكرتو كبسر جلو برقكاني أنوكو قلغان وكيفي شمشير أو جورشتاني كبيانو وأنا لي بكرتو انجا هر بجلو برق خواناوكي خوانو بيان نج كوابو لإسلاما شهيد بوي ناشوري بوي أو رزو قدري لي بجيري وأو خواناش بوي ببي بعلامتك لقيامتها بسر برزانا ديتو بيشو أو نشاني بيوي دوهم كفن نكردني نابد جلو برقو پوشاكي شهيد لبري دابكن مادام بيانو شهيد بو عبد الله كوري ثعلبي كوري سعير خوالي رازي وفرمي كبيغمبر صلى الله عليه وسلم درباري شهيداني أحد فرمي زملوهم في ثيابهم يعني هرب بوشاك كان إخوانه بيان جنو كل حديث إمام أحمد لمسندة جراوية يروى إمام نسائي جراويانتوا حديثي ترلو بابتوا زورن ك بيشتر هناما نو هنديكيان لسروترو كباسمان ليو كرد وتمان كهرب جلوبرج إخوانه دفني كردبون وكو حديثك أبو برزو أنس وأنا كخويا لان رازي وكباسمان لسر كفن نكردن يانكر أشد شهيد ببارچ قماش يان زياتر بسر پوشاك كاني خويا وكفن بكري أوش سنتر شكو بيغمر صلى الله عليه وسلم سيدنا مصعب كري عمير وحمزي كري عبد المطلب واكفن كرد بو زياتر پارچ قماش شي تري بيو قرد دستان خوش ما خير تامر صدق دي إن شاء الله وتمان أشد ك وكو سنتي بيغمر عليه الصلاة والسلام بارچ قماشي شي تربدره بسريانات شي إشكالي كي لسرني لبروي بيغمر عليه الصلاة والسلام مصعبي كري عميري ك دفن كرهروها حمزي مامي خوي كري عبد المطلب بارچ قماشي شي تري هردا بسريانا هرچنه هي مصعبي كري عمير رزاي خوي لي بقماشكي خوش ودجداشك شي بشي ناكر كبوبو بكفن بوي لبروي بيغمر عليه الصلاة والسلام فرمي سري بي غري بدن لا سري وغري بدن بوي بكفن لأجنوي برخواروا بجادان بورشي مصعب يجي أبو للدولة من ترين كوري شوخ وشنجي مكة أو كاتي كمسلمان بو باشان كشهيديش بو آوا بفقيري روحي درجو خبابي كوري أرد خواي لرازي بفرمي لبناي خواي قوريا لبر زامن دي أو لخزمتي بيغمرا صلى الله عليه وسلم هجرت مانكرت خبابي كوري أرد يشعو بو كلا تعذيبا أشكنجي أنا داوسيون دي أخوار دي فرمو كبشكويانا خسته سر پشتم غيري تشوري لشم وتراي لشم بشكوكينا أكوجانوا ليما قران هتا بوشويا همي يا داخيا كردو سوتان خويتوا أبو يا تشوري وتراي لشم وشكيا كردوا يا إيكوجانوا ففرمي هجرت ما لخزمة بيغمراكر عليه الصلاة والسلام پاداشي هجرتا كمان كوتا سر خواي قورا يترهم عن بلو پاداشتي للدنيا خواردبو هشمان بو هيتشي لنا خواردبو لو أناش كان يخوارد بو مصعبي كري عمير بو كلا غزاي وحدا كجرا هيج دز نكو بي كان بكفن بوي عبايق نبي أيش كرد بو كسري من بيدا بوشي قاتي ودركوت كقاتي من بيدا بوشي سري ودركوت يتر بيغمبر عليه الصلاة والسلام فرموي ضعوها مما يلي رأسه واجعلوا على رجليه الإذخر لا يسري ويبيدا بوشن ولا يهردو قاتي شبا إذخر دا بوشن إذخرش جاي بون خوش بو وەکو چۆن پنگەی لای خۆمان هەیە کە سەریکی تەڵی ماستی پێبەستن فەرمووی بەوە دای پۆشن لای قاچیەوە بەوە داپۆش خەبابی کوڕی ئەرەد ڕزای خوای لێ بە بەردەوامەوە فەرمێ هەشمان بوو بەرهەمەکەی پێگەیشت و وار لە دنیاە ئەی چنێتەوە حەدیسەکە ژمانی بوخاری و مسلیم و ئەبو داود و ترمذی و نەسائی و هیتریش جێڕاویانەت شدادی کوڕی ئەلهاد خوای لێ ڕازی بێ جێڕایەوە کە پیاوێکی عەرابی هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و باوەڕی بە پێغەمبەرێتەکەی هێنا و بووە شوێن کەوتووی ئەو پاشان وتی لە خزمەتی شتا هیجرەتەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم
دایە دەست هەندێک لە یاوەرانی خۆی تا بە خەمیەوە بن کە غەزای خەیبەر ڕوویدا ئەویش بەشدار بوو دەستکەوتی غەزاکە غەنیمەتەکە کە هێنانەوە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەویش بەشی کرد لە هەمووان پشکێکی بۆ کابرای عەرابیش دانا هاوڕەکانی پشکەکان بۆ برد و دایانێ کەچی هەڵی گرت و هێنایە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و پرسی ئەمە چییە ئەی پێغەمبەری خوا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی قەسەمته لەک یعنی پشکە غەنیمەتی خۆتە بۆم جا کردوویتەوە بۆم ناردووی کابراوتی خۆ من بەیعەتم بۆ ئەمە پێ نەداوی من بەیعەتم لەسەرەوە داویتێ کە تیرێک بدرێ ئەلێرەم ئاماژەشی بۆ گردنی خۆی کرد بمرم و بچمە بەهەشتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی إن تصدق الله يصدقك يعني اگر تۆ لەگەڵ خوای گەورە ڕاستکە ئەویش ئاواتەکەت دێنێتە دی و چکە ڕاستەکە لەگەڵ تۆ ماوەیەکی زۆری پێنەچوو هەموو هەستانەوە بۆ جەولەیەکی تری جەنگەی دوژمنان دواتر لاشەکەیان هێنایە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بینیوە تیرێک داوێتی لەو شوێنەی لاملی کە ئاماژەی پێکردبوو پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی پرسی هو ئەمە خۆیەتی وتیان بەڵێ اینجا فەرمووی صدق الله فصدقه ئەم لەگەڵ خوای گەورە ڕاستی کرد و خوای گەورەش ئاواتەکەی ئەمی هێنایەتی اینجا پێغەمبەری مەزن عەلەیهی سەڵات وسەلام جوبەیەکی خۆی بۆ کرد بە کفنی و تەرمەکەی لە بەردەم خۆی دانا و نوێژی لەسەر کرد لە نوێژەکەشی ئەم دوعایی بۆ کرد اللهم هذا عبدك خرج مهاجرا في سبيلك فقتل شهيدا وأنا شهيد على ذلك خوایە ئەمە عەبدێکی خۆتە لەبەر خاتری جەنابەت هیجرەتی کردووە وا شەهیدیش بوو خوایە منی شاهیدم لەسەر ئەوەی کە ئەو شەهید بۆ لە پێناوی خوای گەورە زوبەیری کوڕی عەوام خوا لێیان ڕازی بێ زوبەیری کوڕی عەوام خوا لێ ڕازی بێ فەرمێ لە غەزای ئوحودا ئافرەتێکم دی خەریک بووە گەیشتە کوژراوەکان پێغەمبەری صلی الله عليه وسلم حەزی نەکرد ئافرەتەکە بیان بینێت بۆیە فەرمووی المەرأەتە واتە ئەو ئافرەتە بگرن دقتم دا لە سەفیەی دایکمە چوو کە پووری پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام خێرا پێشەوەی بگاتە کوژراوەکان خۆم گەیانە لای چەپۆکێکی شێشا بە سینەما و خۆشی ئافرەتێکی کە تەو بەهێز بوو هاواری کرد لاچۆ خاکی نەبێ لە خۆت گرێ وتم ئاخر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای ویستا بدوەستێنم ئیتر وەستا دوو پارچە قوماشی دەرهێنا وتی بیستومە حەمزەی برام کوژراوە ئەم دوو پارچە قوماشەم بۆ کفنکردنی ئەو هێناوە بگرە بیان کە بە کفنی ئەفەرمێ دوو پارچە قوماشەکەمان هێنا تا بۆ حەمزەی بکەینە کفن بەڵام دیمان کابرایەکی ئەنساریش لە تەنیشت حەمزەوە کەوتووە و کوژراوە ئەویش وەکو حەمزە سنگی هەڵپچڕاوە کفنیشی دەست نەکەوتووە پێمان شەرم بوو هەردوو قوماشەکە بۆ حەمزە دانین و ئەنساریەکەش بێ کفن بمێنێت و بۆیە وتمان قوماشێکیان بۆ حەمزە و ئەوی تریان بۆ ئەنساریەکە هەردوو قوماشەکەمان بەیەک گرت وەکو یەک نەبوون ئیتر قورعەمان کرد تا بزانین درێژەکەیان بۆ کامیان بێ ئاوە هەر پارچەیانمان لەو کەسەیانەوە پێچاکە بۆی دەرچوو سەیریکەن برانی بەڕێز طبعا لەبەرەوەی هەردوو لایەن جەرگ و دڵیان دەرهێنرابوو سینیان لەت کرابوو لەبەرەوە پێویستی بەوە کرد کە ئەو قوماشەیان تێوە پێچن و جلو بەرگەکانی خۆشیان هەر پێوە بمێن کەوا بوو نەشتن نەکفنکردن سێهەم نوێژ لەسەر شەهید ڕاست و دروستی ئەو حەدیسانی سەلمێنراون کە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی کردن و نەکردنی نوێژ لەسەر شەهیدان جێڕراونەتەوە هەردوو کارەکە هەر سنەتە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جاری وا هەبوو نوێژی لەسەر هەندێک لە شەهیدانی ئیسلام کردو و جاری واش هەبووە بێ ئەوەی نوێژیان لەسەر بکە ناشتونی حەدیسەکەی شەدادی کوڕی ئەلهاد کە پێشتر باسمان کردووە نامانە وتمان دەربارەی کابرای عەرابی بوو کە فەرمووی ئینجا پێغەمبەری مەزن عەلەیهی سەڵات وسەلام جوبەیەکی خۆی بۆ کردە کفنی و تەرمەکەی لە بەردەم خۆی دانا و نوێژی لەسەر کرد یعنی هەم کفنی کرد هەم نوێژی لەسەر کرد ئەنەس خوای لە ڕازی بێ فەرمووی إن النبي صلى الله عليه وسلم مر بحمزة وقد مثل به ولم يصلي على أحد من الشهداء غيره يعني شهداء أحد يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم بلای تەرمی حەمزەیە تێپەڕی بینی چۆن ورجیان هەڵدڕیوە و جەرگ و دڵیان دەرهێنا نوێژی لەسەر ئەو کرد بەڵام نوێژی لەسەر کەسی تر لە شەهیدانی ئوحود نەکرد ڕەنگە مەبەست لەوە بێت کە نوێژی بە تەنها لەسەر کەسی تر نەکرد عەبدوڵای کوڕی زوبەیر خوا لێ ڕازی بێ جێڕایەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی ئوحودا فەرمانی دا کە تەرمی حەمزە بە شتێک داپۆشن
پاشان نوێژی لەسەر کرد 9 جار تەکبیری الله ئەکبەری کرد یعنی ئەنجا لەسەر شەهیدەکانی تریشی کرد بەڵام لەگەڵ تەرمی هەرێکێکیانە تەرمی حەمزەشی دا ئەنایە تا دیسان نوێژی لەسەر بکاتەوەکو طەحاوی لە شەرحی معانی الآثار باسی فەرموو هەندێک حەدیسی تر هەن لە بڕگەی ناشتنی شەهیدە دەربارەی نەناشتنی شەهیدە هەندێکمان باس کرد پێشتر هەروەها جابری کوڕی عەبدوڵڵا خوا لێ ڕازی بێ گێڕایەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو کوژراوانی ئوحودیە کردە کفنێکە وەکو باسمان کرد پاشانەی پرسی کە کامیان زیاتری قورئان لەبەر بۆ ئەویان خستە گۆڕیچکەکەەوە پێشتری خست ئەنجای فەرموو من لە ڕۆژی دواییە شاهیدم لەسەر ئەمان هەروەها ئەو حەدیسەی ئەنەسیش کە فەرمووی کە شەهیدەکانی غەزای ئوحود کەسیان نەشۆران و هەر بە خوێنی خۆیانەوە دفن کران و کەسیش نوێژی لەسەریان نەکرد هەروەها حەدیسەکەی ئەبوو بەرزەی ئەسلەمی کە باسی ئەو یاوەرەکە کە ناوی جولەیبیب بوو کە گۆڕیان بۆ هەڵکەند و خستیانە ناوی بێ ئەوەی هیچ باسی شتێکی بکەن وەکو صحیح ئیمامی مسلم باسی کردو هێناوێتی کەوا بوو ڕێزلێنانێکی گەورەیە کە شەهید لە ئیسلامە ئەو حسابە تایبەتیەی بۆ بکرێ ناشۆرێ کفن ناکرێ نوێژی لەسەر ناکرێ یان بۆ ڕێز وە دوعاکردن زیاتر ڕێز لێگرتن لێی نوێژی لەسەر دەکرێت وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لەسەر هەندێک لە سەحابە بەڕێزەکان نوێژی کرد